بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئێستا لە سەنتەری چارەسەری سروشتیم لە نەخۆشخانەی بەخشین هاتووین باز لە کۆمەڵێک نەخۆشی بکەین کە لە نێو کۆمەڵگەدا باوە و باز لە چارەسەرە سروشتیەکان بکەین، واتە لەو وەرزش و ئامێرە تایبەتانەی کە لە بەشی چارەسەری سروشتی بەکاردێت بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە. سەرەتا پێویستە هەمومان بزانین کە نەخۆشی چارەسەرەکەی تەنها یەک بەژ نییە، واتە کاتێ تۆ بۆ نمونە توش بووی نەخۆشیەکی ئەچتە لای پزیشکەکەت، تەنها چارەسەر بە دەرمانت بۆ نانووسێ یاخود تەنها نەشتەرگەریت بۆ نانووسێ. چارەسەرەکان زۆرن. یەکێک لەو چارەسەرانەی کە بۆ چارەسەری نەخۆشی بۆ کەمبوونەوەی نیشانە، بۆ ئیسراحەتکردن، بۆ کەمبوونەوەی ئازار بەکاردێ، بریتیە لە چارەسەری سروشتی، هەم ئامێرەکان هەم کۆمەڵێ وەرزشکردن. بۆیە ئەم جارم بابەتم بە هەڵبژاردوون کە ئەمە کۆمەڵێک وەرزشتان فێرەکەین کە لەوانەیە لە ماڵەوەش بتوانن خۆتان ئەنجامی بدەن بۆ کەمبوونەوەی ئازارە تایبەتەکانتان، بۆ منە ئازاری ئەژنۆتان هەیە، ئازاری جونگەی مەچەکتان هەیە، یاخود گیرانی دەماری مەچەکتان هەیە کە دواتر لە بەرنامەکە باسیەکەین. سەرەتا باز لە سەوفانەکەین. هەمووتان ئەزانن کە سەوفان نەخۆشیێکی درێژخایەنە و لە نێو خەڵکی داباوە کەسانێکی زۆر بەدەستیەوە ئەناڵێنن. بۆی بزانین چۆن بە کۆمەڵێک چارەسەری سروشتی بە کۆمەڵێک وەرزش و ئامێر ئازاری سەوفان و ئازاری جونگەی ئەژنۆ کەمەکرێتەوە. سەرەتا بۆ ئەوەی پێتان بڵێم کە نەخۆشی سەوفان چییە، ئەمەی ئەیبینن جونگەی ئەژنۆیە. لە جونگەی ئەژنۆیە بە نمونە سەوفان تەنها لە ئەژنۆ نایات، بەڵام ئێمە جونگەی ئەژنۆ زۆر باوە بە نمونەی هێنینەوە. نەخۆشیێکی سیستەمی بەرگری خۆمانەوە، سیستەمی بەرگری خۆمان بە هەڵا هێرش ئەکاتە سەر ناوپۆشی جونگەکان و بەتایبەتی جونگەی ئەژنۆ تووشی داخوڕانیەکە. ئەم نەخۆشیە وردە وردە کاتی ئەوێ دەست پێیەکات و زیاتر لەگەڵ تەمەنان ڕوەداواتە ئەوانەی کە تەمەنیان ئەچێتە سەروی 50 ساڵ و 6 ساڵ ئەگەری توشبوونیان بە سەوفان زیاترەوە، سەوفانەکەیان زیاترەکە. ئەم جونگەیە وردە وردە بۆشاییەکەی کەمە بێتەوە، پێکاتەی جونگەکە دائەخوڕێت، پێکاتە ئاساییەکەی نامێنێ و جوڵە و ئازار ڕقبوون لە جونگەکەیان دروسە بێ و توانای جوڵە لەم جونگەیە کەمە بێتەوە. خۆتان نەزان ئەوانەی توشبووی سەوفانن هەرکە بە قادر مەیاسەرەکەون ئازار دەست پێیەکە، بەردەوام گازەندەی ئەوەکەن کە توانای جوڵانی ئەم جونگەیەیان بە باشی نییە. ئەمە ویستم ڕوونکردنەوەیەکی کورتتان پێ بم لەسەر سەوفان کە لە تێرمە زانستیەکەی پێی دەوتری ئۆستیۆئارترایتس. ئەمە سەوفانە. ئێستا لە سەنتەری چارەسەری سروشتی نەخۆشخانەی بەخشین ئەڕۆینە لای ڕاهێنەرێکی سروشتی، باسێک لەو ڕاضانەکەین، باسێک لەو ئامێرانەیەکەین کە بۆ کەمکردنەوەی ئازاری سەوفان یاخود ئازاری ئەژنۆ بەگشتی بەکاردێت. بەڕێزانیەکێکی دیکە لەو نەخۆشیانەی کە چارەسەری سروشتی بۆ بەکاردێ بریتە لە ئازاری شان، یاخود یەکێ لە نەخۆشیە باوەکان بریتە لە کلسکردنی شان بە تێرمە زانستیەکەی پێوترێ فرۆزن شۆڵدەر. فرۆزن شۆڵدەر چییە؟ ئەگەر ئەمە شانی نەخۆشەکەیە، کاتێک ئێسکی قۆڵ ئەگا بە جونگە ئەچێتە شوێنی جونگەکە بە چەند کەپسولێک دەورە دراوە جونگەی شان. ئەم کەپسولانە وردە وردە تووشی ئەستوربوونە بن، پاشان ڕق ئەبن، جوڵەی جونگەی شانی نەخۆشەکە سنووردارە بێ، بە تایبەت لە بەرزکردنەوەیە بە ئازارە بێ. ئەمە وردە وردە لەگەڵ کاتا زیاترە بێ. دوای ڕوودانی نەخۆشیەکە کە پێوتێ فرۆزن شۆڵدەر وەک باسمان کرد، یاخود کلسکردنی شان یا ڕقبوونی شان، نەخۆشەکە لە ماوەی ساڵێک بۆ 3 ساڵ هەندێک جار بۆ 4 ساڵ خۆی باش ئەبێتەوە، بەڵام لەم ماوەیەدا پێویستی بە هەندێ وەرزشی تایبەت، هەندێک چارەسەری سروشتیە بێ بۆ ئەوەی کە نەخۆشەکە بگەڕێتەوە باری ئاسایی، یاخود هەندێک نیشانەکانی کەم بێتەوە و جوڵەی زیاتر ببێت، کە ئێستا لەگەڵ یەکێک لەو پەرستارانەی کە لێرەیە لە بەشی چارەسەری سروشتی باسیەکەین چۆنێتی ئەنجامدانی و وەرزشانە. لەنیاخان بەخێر بیت. سەلامەت بێ دکتۆر، یانیۆش بەخێر بێ. سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمانەوەیە پێمان بڵێ ئەوانەی کە بە گرفتی کلسکردنی شان یاخود هەر ئازارێکی دیکە بەدەر لەم نەخۆشیە دێنە ئێرە
وەک چارەسەری سروشتی وەک وەرزشی تایبەتی چیان بۆکەن؟ بۆ نەخۆشانی ئێستا تۆ خاص باسی فرۆزن شۆڵدەرێک کرد کە هێنە ئێرە کۆمەڵێک جیاز ئەلکترۆنیمان هەیە و دواتریش کۆمەڵێک ریاضیان ئێنێ بۆ ماڵەوانی ئەگەر بتوان لە ماڵەوە بیکەن بووی باشتر ببن. کۆمەڵە جیاز ئەلکترۆنیەکە تێنسمان هەیە لەگەڵ ئینفرارێت و ڤایبرێشنیشمان هەیە و ئامێرێکی زۆر پێشکەوتوشمان هەیە ناوی شۆگۆیڤە ئەتوانی ئەویشی بۆ بەکاربهێنین. چوار ئامێرەکە لەم حاڵەتەیە بەکاردێت. لەم حاڵەتەیە هەمووی بەکارێ بەڵام شۆگۆیڤەکە ئەبێ بکرێتە حاڵەتی کۆتاییەوە هەتا کرا بۆ سێ ئامێری تر چارەسەریەکەین بەڵام کە ئیتر ئەوە چارەسەری نەکرد بۆ شکاندنی کلستەکە شۆگۆیڤەکە بەکارهێنین. زۆر باشە ئەگەر ئێستا ببینین بزانین وەرزشەکان چۆن ئەنجامەدرێت. کۆمەڵە ریاضەمان هەیە کە ئەین بە نەخۆش بماڵەوە. یەکێک لە ریاضەکانمان ئەوەیە دەسەخیتە سەر شانی کورسیەکە و بۆ جۆرە دا ئەنەوی تۆ قۆڵت بە شێوەیەکی بازنەیە سۆڕێنیت. ئەم ریاضەیە لە ڕۆژێکە سێ جار دووبارەیەکەیتوانێ و لە هەر جارێکیش لەگەڵ ریاضەکانی ترا دە جار دووبارەیەکەیتوانێ. ریاضی زەرەرێکی نی ئەگەر چەند جاری تریش دووباری بکەیتوانێ. یەکێکی تر لە ریاضەکانمان بەم شێوەیە دەست بە دیوارێکە بەرزەکەیتوانێ. ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێکە سێ جار و هەر ریاضەیەکیشی دە جار دووبارە ئەکەیتوانێ. یەکێکی تر لە ریاضەکانمە بەرزکردنەوەی شانەکانە بەم شێوەیە و بۆ خوارەوە زۆر باش. ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێکا سێ جار و هەر ریاضەیەکیش دە جار وەکو ئەوانی تر. یەکێکی تر لە ریاضەکانمان بەرزکردنەوەی دەستە بەم شێوازە. ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێکا سێ جار دووبارەیەکی تەوانێ و یەکێکی تر لە ریاضەکانمان سوڕاندنی شانە بەم شێوازە یاخود بە پێچەوانەوە. ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێکە سێ جاری کات و دە جاریش دووبارەیەکاتەوە. یەکێکی تر لە ریاضەکانمان بەم شێوازەیە هەردوو دەستمان جوو دەکەین و بۆ سەرەوە بۆ خوارەوە. ئەم شێوازە ریاضەیە ئەتوانی بە پاڵکەوتنانەوە بیکەی و ئەتوانی بە پێشەوە بیکەیت. بە هەمان شێواز سێ جار دووبارەیەکەیتوانێ لە ڕۆژێکە و هەر جارێکیش کە کردێت دە جار دووبارەیەکەیتەوە. شێوازێکی تر لە ریاضەکانمان ئەم شێوازەیە کە بە تەواوەتی دەسەبێتەوە بۆ سەرەوە. ئەوانەی کلسی شانیان هەیە ڕەنگە نەتوانن بە تەواوەتی دەستیان بۆ شێوازە بەرزکەنەوانێ ئەتوانن لە سەرەتا بە نیوە بازنەیەک بڕۆن و دواتر کە ئیشاڵا وردە وردە باش بوون دەستیان بە تەواوەتی بۆ سەرەوە بەرزکەنەوانێ. یەکێکی تر لەو شتانی کە لە سنتەری چارەسەری سروشتی نەخۆشخانەی بەخشین بەکارهێنین بوونی ئەمیلەیە کە ئەمیش بە هەمان شێوە بۆ ئەوانەی تووشی فرۆزن شۆڵدەر یاخود کلسی شان بوو نەتوانن بەکاری بێنن. ئەمیش بە هەمان شێوە یارمەتی زیادکردنی جوڵەی شانەکە ئەیات کە بۆ شێوازە بەکارهێنن. یەکێکی تر لەو ریاضیانی کە لێرە بە نەخۆشیەکەین بوونیەم لاسیکەیە و بەرزکردنەوەیەتی بۆ شێوازە کە ئەمیش بە هەمان شێوە یارمەتی شانی نەخۆشەکەیە بووی جوڵەیەکی زیاتر بکات و بەرەو پاشبوونی بەرێ. ئەو جیهاز و ئامێرە کارەبایانی کە بەکارهێنین بۆ فرۆزن شۆڵدەر یاخود کلسیشان بوونی تێنسە کە ئەمە تەزویەکی کارەباییە بە هەبوونی ئەم پادانە یارمەتی گەیاندنی تەزوە کارەباکە ئەیات. لێرە ئەم پادانە بەستی لە شانی نەخۆشەکە و پرۆگرامەکە هەڵەبژێریت و بۆی بەکارهێنیت. جیهازێکی تر لەوانە بوونی ئینفرارێتە کە ئەمیش بە هەمان شێوە بۆ بەکارە بۆ نەخۆشیەکە و بوونی گەرمیە تیشکی ژێر سوورە و یارمەتی باشبوونی نەخۆشەکەیات کە شانی بکەوێت و جوڵە. بەڕێزانێکێکی دیکە لەو نەخۆشیانەی کە کەسانێکی زۆر بەدەستیەوە ئەناڵێنن بریتە لە سڕبوونی هەندێک لە پەنجەکانی دەست واتە ئەم پەنجانەی دەست سێ پەنجە و نیو لای پەنجە گەورەوە
بەشێکی زۆر لە خەڵک ئەناڵێنن بەدەست ئەم ئازارەوە کە ئێستا با کورتە باسێک یەکەمەوە لەگەڵ لە نیاخان باسی چۆنەتی ئەو وەرزشانەکەین کە بۆ سڕبوونی ئەم پەنجانە باش ئەویش بەهۆی چی بەهۆی گیرانی دەمارێکە کە لێرەدایە ئەگەر سرنجی وێنەکە بدەین ئەم دەمارە پێی ئەوترێ میدیان نێرف ئەم دەمارە کە دێ بۆ دەست پێی ئەوترێ میدیان نێرف ئەو کەسانی کە دەستیان زۆر بەکارهێنن بۆ نمونە ئەو ئافرەتانی کە نانەکەن یا ئەو پیاوانەی کە پیشەکەیان وەهایە دەستیان زۆر بەکارهێنن ئەوانی قەڵەون یا ئافرەتان لە کاتی دووژیانی یا ئەوانی غودەی تەمەڵیان هەیە بە هەر هۆکارێک ببێتە هۆی ئەستوربوون و تونبوونەوەی ئەم بچووکبوونەوەی ئەم تونێڵەی کە دەمارەکەی پێدا ئەڕوا ئەم دەمارە پەستانیەکەوێتە سەر ئەبێتە هۆی سڕبوونی ئەم سێپەنجەیە کەسانێکی زۆر بەدەست ئەم گرفتەوە ئەناڵێنن جارجار ئەم سێپەنجیان هەم ئازار هەم سڕبوونیە بێ تەنانەت ئەڵێ ئەم حاڵەتە هەندێک جار لە خەودا نەخۆش خەبەرەکاتەوە هەندێک جار تەبعاً ئەم حاڵەتە چارەسەرەکەی چەند بەشێکە واتە تەنها یەک شت نییە کە تەنها وەرزش نییە تەنها دەرمان نیە دەرمان ئەگرێتەوە وەرزش ئەگرێتەوە هەندێک جار وازێنان لە پیشە لە کارێکی ڕۆژانە ئەگرێتەوە بۆ چارەسەرکردن وەکو وەرزش بۆ ئەم حاڵەتە هەندێک وەرزش هەیە کە ئێستا لە نیاخان پێتان ئەڵێ بۆ ئەوەی ئەوان ئەم گرفتیان هەیە ئازارەکان کەم بێتەوە بارودۆخیان بەرەو باشتر بوون بڕات زۆر باشە لە نیاخانەگەر پێمان بڵی بۆ کارپەڵ تەنێڵ سیندڕەم بۆ گیرانی دەماری دەست چیەکەن بۆ نەخۆش ئەو ڕاز ئەو وەرزشانە چیەکە ئەنجامێدەن کۆمەڵە ڕاستەمان هەیە بۆ گیرانی دەماری دەست یەکێک لەوانە کردنەوە و بەم شێوازە دەست بچووکەکەیت و داخستنی دەستە بەم شێوازە زۆر باشە یەکێکی تر لەو ڕێزانی کە بە نەخۆشی ئەین بۆ ئەوانی کە تووشی گیرانی دەماری دەست بوون ئەمەیە کە پێویستمان بە پەرداخێکی لەم شێوازەیە بە نەخۆشەکە ئەڵێیت دەستی بەم شێوازە بۆ سەرەوە بۆ خوارەوە بێنە بۆ سەرەوە و بۆ خوارەوە بەم شێوازە ئەمیش بە هەمان شێوە لە ڕۆژێکا سێ جاری کات و هەر ڕازێکیشی کە بە نەخۆشیین دەجار دووبارەیە کاتەوانێ لە نیاخانم ژمارانە کەڵی دەجار دووبارەیە کاتەوە گە نەخۆشەکە زیاتری بک بۆ خۆی باشتر نیە طبعاً بۆ خۆی باشترە هیچ مشکلەیەکیش دروست ناکات ئەگەر زیاتر دووباری بکاتەوانێ یەکێکی تر لە ڕازەکان بەم شێوەیە کشانی دەسە بۆ سەرەوە و بۆ خوارەوە بۆ سەرەوە بۆ خوارەوە یەکێکی تر لە ورشانی کە هەمانە بامان شێوە دەست بەم شێوازە ئەگریت بۆ سەرەوە بۆ خوارەوە یاخود بۆ لای ڕاست بۆ لای چەپ واتە زۆرینەی جوڵەکان لە مەچەکایە بۆ زۆرینەی جوڵەکان لە مەچەکایە لەسەر ئەو دەمارە کەم بێتەوە بەڵێ بۆی ئەو پستانە لەسەری کەم بێتەوان و تووشی کەمبوونەوەی تووشی ئەو ئازارە زۆرە نەبێت یەکێکی تر لە ڕازەکان بوونی شتێکی نەرمە تۆپێک یا خوشتیازێکی بم شتێکی بم شێوازە نەرم گوشین و ئەمەش پەنجەکان و مەچەک بەهێزە بەڵێ یارمەتی بە قووەت بوونی دەستدان فەرموو نەخۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆری چی بکە خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین
لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان، موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان، بۆ کەسانی کە تووشی گرفتی ئازاری ئەژنۆ بوون بە هەر هۆکارێک بێت، بە تایبەتی ئەوانیان کە وەک باسم کە تووشی سەوەفان بوون ئۆئەی، ئێستا ئارام حەسەن کە ڕاهێنەری چارەسەری سروشتیە باسێکمان بۆ کە بزانین لە بەشی چارەسەری سروشتی چیان بۆ ئۆکرێەوە بە شێوەیەکی کردارێکی پیشانمانەیە کە چۆن ئەم وەرزشانە ئەنجام بدرێ. کاگارام سوپاس بە ئامادەبوونت، بەخێربی. زۆر باشە. ئەوانی کە بە ئازاری ئەژنۆ دێنە لای ئێوە چیان بۆکەن لە چارەسەری سروشتی؟ ئەو کەسانی کە ڕۆکانە ئێمە بە کێشەی سەوفانی ئەژنۆ کۆمەڵی ئامێریان لێرە بۆ کرێت لە بەشەکەمانە. یەکێک لەوانە ئامێری تێنسە بە پرۆگرامی ئۆستۆئۆسراتس، یەکێک لەو ئامێرانە ئامێری ئینفراڕێتە، ئامێری ئەڵتراساوندە، ئامێری تیشمان هەیە، ئامێری شۆگوێڤ بۆیان بەکارێنین لەگەڵ کۆمەڵی ڕاضەیە ڕاهێنانەکان بۆ بێزکردنی عەزاڵەکانی ئەژنۆیەتی، بۆ ئەوەی ئەو کەسی کە عەزاڵەی تونگ بێ کەمتر تووشی ئازاری سەوفانە بێت. ڕاهێنانەکان بەم جۆرەیە. یەکێک لەوانە بە تۆپێکی ئاواکرێ لە ماڵەوە، ئەو کەسە پێڵێن تۆپەکە بخاتە ژێر ئەژنۆی بە ئەژنۆی زەختی لێ بکە بۆ خوارەوە، بۆی عەزاڵەکانی دەوری ئەژنۆی گرش بێت بەدەستنا، هەر بە قووەتی ئەژنۆی خۆ زەختی لێکی بۆ خوارەوە بە تونگ ێستا زەختکە. ئەگەر دیقەت بن عەزاڵەکانی دەوری ئەژنۆی تونگە بێتەوە. ئەمە یەکێکە لە چارەسەرەکان بە سەوفانی ئەژنۆ. ئەم ڕاهێنانە ناتوانێت ئەو کەسە بۆ خۆی 3 جار لە ماڵەوە دووباری کاتەوە، هەموو جارێکیش 20 جار ئەم تۆپە ئەگوشێت بۆ ماوەی 10 چرکە و ئیسراحەتێکی پێکە و دیسانە دەست پێکاتەوە. یەکێکی تر لە ڕاهێنانەکان ئەتوانی لە ماڵەوە بە پشتێک بیکەیت. لە جاتی ئەمە توانی گۆشەیەک پشتێک بەکاربێنیت، کەسەکە هەردوو قاچی هێنێ بەلای خۆیەوەت بۆ ماوەی 10 سانەیەک یان چەند سانەیەک ڕایەگرێت. ئەگەر گرژیەک هەبێت لەژێر عەزاڵەکانی ئەژنۆیە، ئەو گرژیە خاوە بێتەوە و ئیسراحەتی پێکات. ئەمەش بە هەمان شێوە 3 جار دووبارەیە کاتەوە، هەموو ڕاهێنانێکیش 10 جار بۆ 20 جار دووبارەیە کاتەوە. یەکێکی تر لەو ڕاهێنانەی کە بە نەخۆش ئەڵێن بیکات، بەکارهێنانی قایشێکە بەم شێوەیە لە بنی پێەیە ڕایەکێشی بەلای خۆی بە قاچی زەختی لێکە بۆ پێشەوە. ئەویش هەم بۆ بەقەوتکردنی عەزاڵەکانی قاچێتی وە کەمکردنەوەی ئەو گرژی کە لەژێر ئەژنۆیە بۆی دروستە بێت. یەکێک لەو ڕاهێنانەی کە فێرانەکەی لە ماڵەوە بیکات، ئەتوانین بە بەکارهێنانی وەزنێکی ئاوە لە قاچی نەخۆشەکە بەستین بەم شێوەیە. ئەم قاچیانە بنوشتێنەرەوە، بەڕێکی قاچێ بەرزکەرەوە. ڕایگرە ئەو یەک تۆز نەزمتر. بەم شێوەیە پێشی قاچی هێنێ بە لای خۆیەوە بۆ بەقەوتکردنی عەزاڵەکانی ڕانی و کەمکردنەوەی گرژی ئەژنۆیەتی. ڕایەگری هەتا هیلاکە بێ، هیلاک بۆ ئیسراحەتێکی پێکەیت و ئەیکەیتەوە، یان بۆ ماوەی چەند سانیە ڕایەگری ئیسراحەتێکی پێکەیت و دیسانێ دەست پێکەیتەوە. ئەگەر ئەم وەزنەش قورس بوو بۆ کەسەکە ئەتوانین بەبێ وەزنەکە پێ بکەین، بە هەمان شێوە دووبارەیە کاتەوە بەس بەبێ وەزن. بۆ لای خۆتۆ قاچ ئاوە داینێرەوە دیسانەوە دەست پێکەیتەوە.
ئەگە قورس بوو ئەو کاتاتوانین لەسەر کورسیەک یان لەسەر قەڵەوێرەیەک بەبێ وەزن پێیاڵێن قاچی بەرزکەرەوە و پێشی قاچە بێ بۆ لای خۆتەوە ڕایەگرێ بۆ چەند سانیەک ئیسراحەتێک دەکات و دیسانەوە دەست پێکاتەوە. یەکێکتر لەو ئامێرانی کە لە بەشەکەمانە بەکارێ ئەمێری شۆگۆی بە یەکێکە لە هەر ئەمێرە باشەکان کە لەباری چارەسەری سروشتیە بەکار دێت بۆ چارەسەرکردنی ساوفانی ئەژنۆت زۆر ئیسپادەی لێ ئەکرێت. بەدە لە ڕاهێنان کۆمەڵی ئەمێری شێ لە بەشەکەمانە بەکارێنین بۆ کەمکردنەوەی ئازار و چارەسەری ساوفان. یەکێک لەوانە ئەمێری تێنسە ئەم پادانە لە ئەژنۆی نەخۆشەکە ئەبەستین و کارەبایەتی لێرە کەمکردنەوەی ئازار سوودێکی زۆری لێبینێ. یەکێک لەوانە ئەمێری ئینفراڕێتە گڵۆپی گەرمیە. ئەم گەرمیە بە هەمان شێوە لەسەر ئەژنۆی نەخۆشەکە بەکارێنرێ ئەمیش ئیسراحەتی پێکات و مەسوولکەکانی خاوکات و ئازاری کەمەکاتەوە. یەکێکتر لەو ئەمێرانە ئەمێری ئەڵتراساوندە. ئەڵتراساوندیش ئەگەر ئەو کەسە ئیلتیهابێکی هەبێت بەهۆی ساوفانەکەەوە ئیلتیهابەکەی لەبات و بە هەمان شێوە ئازاری کەمەکاتەوە. بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.